سەندیکای کرێکارانی کوردستان داوا دەکات ڕەوشی ژیانی کرێکاران باشتر بکرێتن و مافەکانیان پارێزراوتر بێت. وتەبێژی سەندیکای کرێکاران دەڵێت یاسای کار وەک پێویست نەیتوانیوە مافەکانیان دابین بکات. ڕەوشی کرێکاران باش نییە لەبەرەوەی کرێکاران لێرەکە کار دەکەن یاساکان ئەو بەرگە و مادانەی کە هەیە زۆربەی جێبەجێ ناکرێت کە لە بەرژەوەندی کرێکارandایە. زەمانکردن یەکێکە لە مافە سەرەتایەکانی کرێکار کە لە پرۆژەیەکدا کار دەکات، بەڵام خاوەن کارەکان زۆر جارێت کەژەوەمان گوتی بازێک لە خاوەن کارەکان بەهۆی چاوچنۆشی خۆیان کرێکارەکان زەمان ناکەن کە زەمانیان نەکرێت کەواتە ئەو کرێکار هیچ مافەچی نابی. ساڵانە نزیکەی 7,000 کرێکاری بیانی بۆ کاری ناوماڵ ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیش ڕایدەگەێنێت باشبوونی بار و ژیانی هاوڵاتیان و زۆری خواست دوای کردووە ژمارەیەکی زۆری کرێکار بۆ کاری ماڵ ڕوو لە هەرێمی کوردستان بکات. باشبوونی وەزعی هاوڵاتیانە لە هەرێم و هەروەهاش بعضی چەند بەڕاستی ناچارین کە ئەو کرێکارانە لەناو ماریاندا هەبێتن بۆیە ئەم خواست بەڕاستیش زۆرە لەسەر خزمەتکاری ناوماڵ دەگەڕێتەوە بۆ هەم بارودۆخێکە لەوانەیە باشتر بێت ئێستا و هەمیش بەڕاستی خەڵک فعلان ئێستا وەکو جاران نییە. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پرۆژە یاسای کاری ڕەوانەی پەرلەمانی کوردستان کردووە و سەندیکای کرێکارانیش داوا دەکات یاساکەوە خۆی جێبەجێ بکرێتن کە ماف و خانەنشینی کرێکارانی تێدا دەستەبەر کراوە و مافەکانیان پارێزراو دەکات. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.